جان بڵەکەم وەرە با بڕۆین نایم وازم لێ بێنە باشترە سێدە وەرە با بڕۆین دڵەکەم دەی خۆی هیچ ناکەین بەس قسە دەکەین وەرە ئێرە کوێ کار بێ هەنجان نەمگۆ دەچینە شوقەی دادەنیشی قسەی دەکەین بەڵام من تاسە نهاتومەتەوە شوێنانە ئەزانم ئەی تۆ نەدوت با نەچینە کافێ لە بەرەوەی لە کافێ خزمەکە کەسەکە دەمان بینی ئێرە زۆر باشە جێیەکی هادێ و چۆڵە و بەدڵی خۆمان قسەی دەکەین و باسی داهاتوو مستەقبەلمان دەکەین با بڕۆین نایم کچێتە وەرە بە قوربانم وەرە دوو قسە خۆش دەکەین باسی داهاتوو دەکەین زای هاوسەرگیرەکەمان چۆنە دەورە هەترسەنرا بەخێر بێ کاک دلێر ئەتوانی من بەریتەوە بۆ کۆلێژ چونکەم حازەڕەم هەیە هێدرانە هەر یەک سەعاتە کەمێک دادەنیشتین و قسە دەکەین ئینجا بەسەر چاو دەگەێنەوە کۆلێژ باشە؟ وەرە شەرمە مەکە وەرە ڕۆژانەکە فەرموو دانیشتێنەر جارە ببورەت خوا وەڵای هیچ نەمایە هەر ئاوی لێ نانا ئاسایی باشە نانی بەیانی خواردیە؟ نەوەڵا ئێستا چەند خواردنی بەیان دێنە لە خۆم خۆت نا من ناخۆم بابا بەخوای دەچم ناخۆم دەست خۆش نامە دەچم دێنم خواردنێک لێنم پێ خۆ دەخۆم باشە؟ ئاخر زۆرت پێ نەچێت بێخەم بە بێخەمات 5 دقەم پێ دەچوو دێمەوە لێو کارە بە تۆ دێمەوە
دلێر لەلایەن پۆلیسەوە دەستگیر کرا. بابزانین دلێر لە بەندیخانە چۆن ئەو کچە ڕزگار دەکات. قوربان بەڵێ ببوورە بەس ئەگەر مۆبایلەکەتم دێ یەک تەلەفۆن یەکەم تەلەفۆن لە بەشێ دەکەیت لە بۆ خێزانم قوربان. باش مەمنون دەبم. بەس قوربان لەگەر خێزانم هەندە قسەی شخصیم هەیە ئەگەر بکرێ مەجالەکەم بدەی بەتەنێ. باشە لێ خولەک زیاتر قسەی نەکەیت. زۆر باشە بەسەر چاو خوا خێر بنووسی. ئەلۆ ئەلۆ نوح لە چەندەری لە هەولێرەی؟ لە هەولێرە کورە نوح کلیلی شقت لەکنەوە نییە؟ نوسخەچی لەک نەمنە. کورە نوح غاردە شقەی بەغاردان بی بە تارەی بی زوو بگە شقەی یەکێکم لە شقەی دانایە و دەکەم لەسەر کلیلدایە. ئەو زارە چنێ چیرەکەت پێوە کردیە. کورە وەختی ئەو قسانە نییە. زوو بگە شقەی من بەسارە لە یەکەکم دایە وا لە سزنێمە یەکە دژ لەوێ سزنم کردەیە. کورە زوو بگێ نوح. ئەوە بەڕاستە لە چێتایە؟ کورە وەختی وەی نییە. کاتەکە تەواو بوو. باشە بچوو گیانەکەم باشە بڕۆ ئەو جێی باشە و چ پێم گوتی دەیخوا حافز. دەستەکان خۆش. زۆر مەمنون.